داعيەک هەیە ناوی عەبدوڕەحمان سمیتە. ئەو داعیە خەڵکی کوێتە، من چینە ئەگەر لە ئەنتەرنێت پێم خۆشە متابعەی بکەن، خوا عەفوی کە یا ڕەبی 2 ساڵ پێش ئێستا فەوتی کرد. ئەو کابرایە ساڵی 76 دێ لە بەغدایە کولیە طب تەواو دەکاتن. پاشان ساڵی 82 کە طب خلاص دەکاتن دەستەوە کوێت، لەوێن دەر ساڵێک عیادەی دادەنێ، پاشان قەدەری خوای گەورە دەستە ئەفریقیای. کاتێککە دەستە ئەفریقیای هەست پێ دەکا کوڕە بابە بەڕاستی ئیسلامەتی لێرە وێرانە، لێرە خەڵک هەموو تووشی بتپەرستی بوونە، هەموو تووشی شرک بوونە، هەستا نەزر دەکات لێرە وەڵڵاهی دەبێ ئەمن ئەلێرە داوا بکەم. فعلا ساڵێ 10 مانگان لە ئەفریقیای داوای دەکرد، ساڵێ 2 مانگانیش دەهاتەوە ئیسرحاتی دەکرد. طبعا لە خلالی 25 ساڵ کەس لێی ناسی، حتا ئاخیری عمری ئەو جەخۆی بەدیار خست. 25 ساڵان ئەو پیاوە بەتەنێ سبحان الله لەگەڵ مەجموعەیەک لەو برایانەی کە ئیشیان لەگەر دەکرد 11 ملیۆن و 500 هەزار کەسیان کردە مسلمان. 11 ملیۆن و 500 هەزار کەس سبحان الله بەدەستی ئەو عەبدوڕەحمان سمیتە ئیمانی هینا. داشتی زۆر کردووە، بەڵام یەک دوو نمونە خۆشانەی کە ئەو بۆ خۆی دەگێڕتەوە پێم خۆشە لە یوتیوب هەموو حەڵقەکانی هەیە جێلی ڕابگرن. مەبەستم هەیە ئەو تام و لەزەت و خۆشیەی ئەو پیاوە چشتوتی لە ژیانی خۆیدا. دەڵێ ڕۆژێکیان مەجموعەیەک لە دکتۆرەکان چوونە گوندێکی زۆر فەقیر، لەوێ نەخۆشیەک بڵاو ببەوە، منداڵەکانی زۆری کوشت بوو سبحان الله. لەبەرەوەی عادەتەن لە ئەفریقیا نەخۆشی پشتیوە بەڕاستی زۆر کاریگەرە کە پەیدا دەبی خەڵکەکی زۆر دەکوژیتن. گوتی ئەمەش مەجموعەیەک دەرزیمان هەبوو، کەمیەکمان دەرزی هەبوو، ئەو منداڵەی بمانزانی باە دەمری بەڕاستی دەرزیمان لێ نەدەدا. گوتی ئافرەتێک کات منداڵێکی لە باوش بوو زۆر دەگریا، دەیگۆ قوربان ئەو دکتۆرەی لەگەڵتا ئەو ڕێنادا دەرزیەکی لە منداڵەکەم دەم منداڵەکەی بداتن دەرێ دەمری دایە بە ئەو دەرزیەی لە منداڵێکی تر دەیتکەیت و هەر دەمری. هات زۆری لێ پاراوە گوتی کوڕە لە ڕای ئەو خودایی بکەن بەس دەرزێکی لێدەن، ئەو جەرگەم هەیە بەس ئەو منداڵم هەیە با لێم نەمری. تێمی گوتم دای وەڵڵای ئەو منداڵەت هیچێک بوویتەوە، هەر هیچێک بوویتەوە، پیستی بەهێشتی وەنووساوە دەمری، بۆ ئەو دەرزیە خەسار بکەین لەو منداڵی، با لە منداڵەکی کە نەجات دەین. گوتی بابە کوڕە زۆر دڵم بەو منداڵی خۆشە، لە ڕاهی خوار جاتان لێ تو دەگریا چاڕێز فرمێشتی لە هاتە خوارێ. تێمی گوتمە تەبیبەکەی برادرم دڵی دەبا دڵی خۆشکەین، هەرچەندە دەرزیەکی لۆمە زۆرە، بەس قەیدینا ئەو دەرزەی لێدا و ئەو هەموو تکاو ڕجایە و گریانەی بابە خەسار نەچی. تی دەرزێکمان لە منداڵەکەیدا و ڕۆیشتین تەواو. تی پاشی 10 ساڵیت کە قەدەری خوای گەورە چوونەوە ئەو گوندەی بۆ داوە و تەمان هەموو ئیشیوی هەم لە ڕێی تەبیبی و داوەشی دەکرد. گوتی پاشان لەوێن دەربوون و کەم لوسدەی طبیمان بە گوندەکەیدا پەر بوو، تی لە ژوورێ دانیشتبووم ئەوەکەی لەگەڵم وتی قوربان ئافرەتێک هاتووە منداڵێکی 10 ساڵانی لەگەرە حەزی لێ بێتە ژوورێ سەلامێکی لێ بکە، تم بابێ. تیژنەکە هات و سەلامەکی لە من کرد و زۆر سوپاسی کردم و گوتی ئەو منداڵە دەناسی؟ تێمیش تەمەشام کرد وتم ناوەڵڵا. گوتی حتى تەمەشایەکی بکەوتم بەخوای نایناسم، هەموو خەندە منداڵی ئەفریقیم دیتی هەموو وەکو یەکن. گوتی ئەو منداڵە ناوی عەبدوڕەحمانە، ئەو منداڵە 5 جوزو قورئانی لەبەرە و وەعدی شمدایە ئەو منداڵە دەبی ببێت بە گەورەترین داعی لەو ئەفریقیایە، بەڵام هێشتا نەتناسی. گوتی ناوەڵڵا. تی قوربان ئەو منداڵە بوو کە زۆر لێ پاڕامەوە گریام کە دەرزێکی لێ بدەنەوە نەمرد، بزانە چ پیاوی لێ دەرچوو. تی سوبحان الله کە ئەوەی گۆت یەکسەر ئاگرم تێبەر بوو. گوتی یەکسەر چۆمە سوزدەی. گوتم خوایە ئەتوو چ لەتیفی، ئەتوو چ خوایەکی یا رب العالمین، منداڵێک لە مردن کە قەناعەتم وەبوو بمری، ئێستاش ناوی لێنای عەبدوڕەحمان بە ناوی منی کردیا، لەو 10 ساڵیەی 5 جوزو قورئانیشی لەبەر کردیا و وەعدیشی دابی کات بە بەداعیەکی گەورە لەو ئەفریقیای. خوایە ئەم کوو حەمد و سەنای تۆ بکەن. تی وەڵڵاهی هەستم بە خۆشیەکی کرد، هەستم بە تام و لەزەتێکی کرد، هیچ تام و لەزەتی ئەوها نەبوو لە دونیایە. ئەوە تام و لەزەتی بابای بانگەوازە.